بێگومان هەموو سەرەتایەک کۆتایی هەیە. ئەمە کۆتاڵقی من بوو لە پەیامی ڕۆژ لە دوای ئەوەی کە لە 6 ساڵی 2023 کە ئەو کات ڕۆژی یەکشەمە بوو یەکەم ئەڵلقەی پەیامی ڕۆژم پێشکەش کرد لەگەڵ هاوکارم کاک دانیار. بەرحاڵ لە دوای 2 ساڵ و نزیکی 8 مانگ و پێشکەشکردنی نزیکەی 350 ئەڵلقە لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارەکانم. من لێرە بەدواوە لە پەیامی ڕۆژ خواحافیزیتان لێ یەکەم، هیوادارم میوانێکی ڕۆحسووک بوو بێتم لە ماڵەکانتانە. لێرەوە چاوی یەک بەیەکی هاوکار و دۆست و ئەزیزەکانم لە شۆفێر و پرزگە و بیگرە هەتاوەکو ناوستۆدێ و دەرهێنەر و کامێرەمان و برایانی دەنگ و برایانی پلی ئاوت و سیجی و بەشی بەرنمەکان هەمویان کە هاوکارمان بوون یان هاوکارم بوون بە تایبەت لە ماوەی ئەم 2 ساڵ و 8 مانگەیە. وا بڕیارە بەم نزیکانە دوای چەند مانگێکی تر گۆڕانکاری لە شاشەی پەیام و لە کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک بابەتان ڕوو بدات. بزانین خۆی پەروەردگار دەرفەتی چیمان بۆ ڕەخسێنێت. پشت بەخۆی گەورە لە داهاتوودا بە شێوازی دیکە لە خزمەتان نابم، بەڵام ئەمە کۆتا ئەڵلقەی من بوو کە ئەمڕۆ پێشکەشم کردن لە پەیامی ڕۆژ. هەمووتان بەخۆی گەورە ئەسپێرم، گردن مازاکەن، خواتان لەگەڵ.